شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین شاری ئازادی و ڕزگاری باشووری کوردستانە، شاری یەکەم زەنگی ڕزگاری سەرتاسەریە. ئەم شارەی بۆ هەمیشە شکۆی هێزێکی داگیرکەر و خوێنمژی تێکشکاند. هەرم شانازی شاری ڕانیە شۆکار بوو لە پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 28 ساڵی 1993 و بە بڕیاری ژمارە 5 نازناوی دەواازەی ڕاپەڕین ببەخشێت بە شاری ڕانیە وەک خاوەنی یەکەم ساتی ڕاپەڕین و لەو کاتەشەوە بە شێوەیەکی ڕسمی شاری ڕانیە بە دەواازەی ڕاپەڕین ناسێنراوە و لە سای حکوومەتی هەرێمی کوردستانیش کە یەکێکە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەواازەی ڕاپەڕین ئاوەدانە و هەنگاوەکانی زیاتر ئاوەدانکردنەوە و گەشەکردنی ڕانیەش بەردەوامی هەیە. استراتیژی بوون و بودجەیەکی زۆریان ویستە لەوانە پرۆژەی نەخۆشخانە 209 قەڵێڕێکە کە ئەمە یەکێکە لە پرۆژەگەری و استراتیژیەکان ئێمە دەتوانین کێشەی تەندروستی بۆ 50 ساڵی کە لە سنوورەکەماندا حال بکەین. ئەمە پێویستی بە بودجەیەکی زۆرە، حدودی 60 میلیاردەکەی دەبێت و هەروەها پرۆژەی دووسایدنی و بازار کە خۆتان دەزانن نزیکی 10 میلیاری دەبێت چکە بەشێکی پەیوەندی بە قەرەبووکردنەوەی هاوڵاتیانە و کە خاوەنی مڵک و مڵکی سەرفە و هەموو قەراراتی مەحکەمەوەوانەشیان بۆ دەرچووایان پرۆژەی ئاوی دەربەندێکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان کە تەمویلی ئاوی هەموو سنووری قەزاڕانیە تا حاجیا و شوێنەکانی کەش دەکات. سەرۆکی شارەوانی ڕانیە ڕای دەگەێنێت ڕانیەی دەواازەی ڕاپەڕین لە گەشەکردنی بەردەوامدایە، بەڵام قەیرانی دارایی هەرێم هۆکاری ئەوە بووە کە لە چەند ساڵی ڕابردوودا نەتوانرێت چەندین پرۆژەی گرنگ و استراتیژی جێبەجێ بکرێن. سەرۆکی شارەوانی ڕانیە ئاماژە بەوەش دەکات ڕانیە بۆ پێی دەواازەی ڕاپەڕین و ئازادی کوردستانە پێویستی بەوە هەیە زیاتر خزمەت بکرێت تاوەکو بتواندرێت پرۆژە گرنگ و استراتیژە تەواو نەکراوەکانی تەواو بکرێن. ڕاستی ئاوڕێکی جدی لەو دەڤەرە نەدراوەتەوە، بڵێن خزمەت نەکراوە، خزمەت کراوە، بەڵام لە ئاسی قوربانیدان و بەخششی خوێنی شەهیدان و خەڵکی قاهرەمان و دڵسۆزی ئەم دەڤەرەدانەوە. بۆیە من لێرەوە داوا دەکەم ئەم 5 ساڵیادی 29 ساڵی ڕاپەڕین بکرێتە دەستپێکێک بۆ تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکانی دەڤەرەکە. شاری ڕانیە مەرکەزی ئیداری ڕاپەڕینە و ئیدارەی ڕاپەڕینیش لە 2 قەزا و 11 ناحیە و دەیان گوند و دێهات پێکهاتووە و لە ئێستاشدا دانیشتوانی قەزای ڕانیە زیاتر لە 250,000 هاوڵاتیە. شاری ڕانیە لە ساڵی 1879 کراوە بە قەزا و تاوەکو ڕاپەڕینی بەهاری 91 تەنها 18 گەڕک بووە و لە چوارچەوەی گەشەکردنی شارەکەشدا لە ئێستادا ڕانیەی دەواازەی ڕاپەڕین 48 گەڕەکە و لە بواری تەندروستیشدا ئەم دەڤەرە خاوەنی چەندین نەخۆشخانەی گشتی و 72 بنکە و 18 مەڵبەندی تەندروستیە و لە بواری پەروەردەشدا شاری ڕانیە لە گەشەکردنی بەردەوامدا بووە و ئێستا دەواازەی ڕاپەڕین خاوەنی 196 ناوەندی خوێندن و زیاتر لە 5,000 مامۆستا و 70,000 خوێنکارە. ئەمە جگەلەوەی لە ساڵی 2002ەوە ڕانیە خاوەنی زانکۆی ڕاپەڕینە و ئەم زانکۆیەش هەمیشە لە گەشەکردنی بەردەوامدایە. لە بواری ڕۆژنامەگەریدا ڕانیە لە دوای ڕاپەڕین خاوەن یەکەم گۆڤار بووە بە ناوی 5,000 و مێژووی ڕۆژنامەگەری ڕانیەش لە ساڵی 1943 دەست پێ دەکات و لەم قۆناغەدا لە ڕانیە بڵاوکراوەیەکە بووە بە ناوی بڵێسا. بە شێوەیەکی گشتی لە بواری هونەری شانە و موزیک ڕانیە خاوەن مێژوویەکی پڕژنگدارە و لە پەنجاکانی سەدەی ڕابردوودا ڕانیە خاوەن تیپی شانەوەی بووە و یەکەم تیپی میوزیکیش لە ڕانیە لە ساڵی 1983 دروست بووە. شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین خاوەنی مێژوویەکی دێرینە و لە هەموو شۆڕشەکانیشدا ڕانیە خاوەن پێگەی تایبەتە، جگە لە ڕاپەڕینیش کە تاجی زیوینی ڕانیەیە بە درێژایی شۆڕشەیەک لە دواییەکانی کورد و بە تایبەتیش لە شۆڕشی نوێی گەلەکەمان ئەم شارە خاوەن پێگەی گرنگ و تایبەتە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.